ای رفیقانی طریقت دردی عشقم شارکه منو بادي سحر ياران عجايب بقراريكي بسر قردانيا هردو ضلي مشغول كاريكي عزيزي فلقي لهم دردد مكة وحشات ورا بلبل رفيق دهات بنالين باب زود هرياك رهندي قو عزاريكين عزيزي فلقي بدني خوش بمهنا جوش ببوني خوش بمكاسر خوش بدني خوش بمهنا جوش ببوني خوش بمكاسر خوش بجين باكا مراني بخوشي وشادماني بجين باكا مراني بخوشي وشادماني سيري خودكي أزاني چنا شيرين وجواني أي قولي عمرم قولي لبوني قلبي هوشا
بولبول بەودەنگە خۆشە لە بۆنی گوڵ بێهۆشە دەستی گرت پیر و جوان بە سۆزی شەمشاڵی شوان ئەی گوڵێ عامرم گوڵێ دێوانەی ئەو کێوانم نازانم چییە ناوم شێتیە گریجەی خاوم ئەی گوڵێ عامرم گوڵێ بەدەنگی خۆش بمهێنە جۆش بە بۆنی خۆش بمکە سەرخۆش بەدەنگی خۆش بمهێنە جۆش بە بۆنی خۆش بمکە سەرخۆش بژین بە کامەرانی بە خۆشی و شادمانی بژین بە کامەرانی بە خۆشی و شادمانی سەیری خۆتکەی ئەزانی چەنە شیرین و جوانی ئەی گوڵێ عامرم گوڵێ جنابەت بەر لەوە کە بچی بۆ سابڵاغی خۆشەویست و ئەو هەموو بیرەوەری و ئەزمونە خۆشت هێنا بێتەوە لەگەڵ خۆت باسێک لە تیپی مۆسیقای سلێمانی لە مۆسیقای سلێمانی لە ئاوازی سلێمانی بکەین کە جنابەت لەو ژینگەیە گەورە بووی. بێشک یانی هەموو ناوچەیەکی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە. شاری سلێمانی ژێشێکە لەو شارانەی کە شارێکی زیندوو شارێکی شاعیرانە زۆربەی شاعیرانی کورد لەم شارە ژیاوە. چەندێک تەمەنی شارەکە کورتە ینی شارێکی تازەیە شارێکی مۆدێرنە ئەنە 200 ساڵێک بۆ شارێک ئەوەندە ناتوانین وڵە شارێکی دێرینە بەڵام لە ماوەی 200 ساڵە هەر لە بابانەکان و میری بابان و دامەزرانی شاری سلێمانی هەتاکو ئێستا خاوەنی ئەو هەموو شاعیرە گەورەیە بووە کە لەم شارەیە ژیاون بەڕاستی. زیندوێتی ئەم شارە لەوەیە کە خەڵکەکە هونەر دۆستن حەزان لە هونەر بووە حەزان لە ئەدەب بووە. چەندین گروپی هونەری لەم شارەدا گەورە بووە. یەشێک لەو گروپانە تیپی مۆسیقای سلێمانی بووە. من کە پەیوەندیم پێوە کردن ساڵی 1979 بوو تەمەنم 16 ساڵ بوو. لە تیپی مۆسیقای سلێمانی چەندین کەڵە هونەرمەندی گەورەی تیا بوو چەندین ئەلبوم و گۆرانی جوانیان تۆمار کردووە. بۆ یەکەم جار لە ناو مۆسیقای کوردیە کە کۆڕی کچان و کوڕان گەنجان بۆ نمونە لە ناو تیپی مۆسیقای سلێمانی زۆر بە جوانی سەری هەڵدا. ئێمەش لەوێەوە دەستی پێکرد. لێوە بەهۆی ئەوەی کە با بڵێن تەلەڤیزۆنی ئەو کاتی کەرکووکە بوو ئەو گۆرانێنێکە لە ساڵەکانی هەفتایە تۆمار کرا تیپی مۆسیقای سلێمانی بەو گەورەی خۆیەوە کوڕ و کچانی گەنج وەکو گۆرانی بێژ وەکو کۆڕ و ئەوانە لە ناو ئەو
گروپە بەڵێ. گەورە بوون ئێمە شان بەشانی ئەوان لەو سەردەمانەدا توانیمانە کاری خۆمان بکەین بە بەردەوامی و دوای ئەوە من تقریبان چەندین گۆرانی و تۆمار کرد هەتاکو گەشتە ساڵی 1989 لە ساڵی 1989 چەند گەنجێک بووین ئێمە هاتینە دەرەوە لە تیپی مۆسیقای سلێمانی تیپی کۆمەڵی هونەرە جوانەکانمان دروست کرد ئەو کاتە کە گۆرانی بێژەکان کاک عەبدولقادر حەسەن بوو کاک بێجەت یەحیا بوو من بووم خوشکە ڕازا بوو وە چەندین مۆسیقزانی تر کاک غەمژین فەرەج کاک گۆران کامیل کاک بەختیار حەما کەریم لاوەک لەتیف زۆر لە هونەرمەندانە بوون کە ئێمە هەمووی گەنج بووین و هاوتەمەنی یەکتری بووین کارمانە کردو زۆرش تێکەڵاو بوون بەیەک زۆر تێکەڵاو بووین بەیەکەوە ئێمەش لەو ساوە با بڵێن ئەنی من ساڵی 79 هەتاکو ساڵی 89 نزیکەی بۆ 18 بۆ 19 گۆرانیم تۆمار کرد لە تیپی مۆسیقای سلێمانی و تیپی مۆسیقای نەورۆز و تیپی مۆسیقای پیرەمێرد ناوە بەڵێ بۆ درامای ژاڵک گۆرانی موتووە کە ئاوازی مامۆستا سەلاح ڕۆ بوو بۆ درامای گوڵاڵە هەر گۆرانی موتووە کە ئاوازی مامۆستا سەلاح ڕۆ بوو و ئاوازی مامۆستا ئەنوەر قەرداغی موتووە ئاوازی مامۆستا خالی سەرکار موتووە ئاوازی خۆم موتووە بۆ یەکەم جار دڵم بۆ زۆر فڕۆی جانانە ئەگری ئەو کاتە لە 89 ئەوەندانە ئەنی ئەوەش بەر لەوەی کە من بچم بۆ ڕۆژهەڵات و بچم بۆ شاری مەهاباد تەجروبەیەکمان هەبوو لە شاری سلێمانی لە ناو هونەرا بوو نزیکەی 10 ساڵێک لە ناو هونەرا کارمەکە پێش ڕاپەڕین لەوانەیە هونەر لە شاری سلێمانی بە جۆرێک بوو بێت دوای ڕاپەڕین جۆرێکی تر و بەڕای زۆربەی کەسی زانا و پسپۆڕی بواری مۆزیک و گۆرانی پێ وایە لە باشووری کوردستان پاشاگەردانیک بە گۆرانی مۆزیکەوە دیارە کەی لە دوای ڕاپەڕینەوە مەجموعای کەس هاتوون و تەقریب لە بێگانە لە هونەری تورکی فارسی عەرەبی مۆسیقای ئەوان تێکەڵ بە مۆسیقای کوردی ئەگەر مۆسیقاکە لێ داخڵە بێ هەتا نەزانی لەحنەکەی چۆنە بۆ نمونە مەبەستم کەلیمەکانە وشەکانە شعرەکەی چی نازانیەوە کوردیە ئەمە وەک هونەرمەندێکی گەورە چۆن ئەیبینی کە کەوتوتە بەر ئەم شەپۆ لە لاسایکردنەوە من ئاشێ هونەرمەندم بەڵام گەورە نیم بەڕاستی سپاس بۆ وەسفەت بەڵام لەو سەردەمایە کە ئەمان بینی من هەستەکەم کە ئەو قۆناغی پێش ڕاپەڕین قۆناغی هونەر قەزیەک بوو تۆ ڕژێمێکی دڕەندە هەبوو کە ناوی سەدام حوسێن بوو کە بەعز بوو تۆ هەمیشە بیرت لەوە کردەوە کە ناسنامەی نەتەواییتی خۆت بپارێزی لەو سەردەما هەنی بە بیرم دێ کە هەمیشە ئەگەر لە تیپی مۆسیقای سلێمانیەوە بڕۆشتی نایە بۆ کەرکووک بۆ تۆمارکردنی گۆرانیەک ئەوایە هەر هەمومان جلی کوردیمان لەبەرکردا بۆ چونکە بەلامانەوە هونەری کوردی قەزیەشی گەورە بوو بۆ ناسنامەی نەتەوەیەک کوردی کارمانەکرد بەڵام دوای ئەوە شەپۆلیشی کە دێتی تر دوای ڕاپەڕین تۆ بڵێ تو نەڵێیت لە دنیای سەربەستیە لە دنیایەکە ئیتر وردە وڵاتێک پێ بنێتە قۆناغی دیموکراتی هەموو کەسێ سەربەستە گۆرانی بڵێ ورە خۆری خۆش بوو کاک حەمەی نەرگس یادی بەخێر ئێوت پێشمەرگەی شار و پێشمەرگەی شاخ بڵێ هونەرمەندانی ناو نابوو بۆ توێژەکەم لەگەڵی کرد لە بەرنامەی سازوازە هونەرمەندان و موزیسیون لە باشوور ناوی نابوو سەنگەری شاخ و پێشمەرگەی شار و پێشمەرگە لە دەرەوە پێشمەرگەی شاخ ئەم دووناوای ئاوازیا کرد بۆ هەردووکیان پێشمەرگە بوون خۆی ئەوەی ئەوڵێ ڕاستە بۆ چونکە ئێمە بەڕاستی بەرگریەکی گەورەمان لە مەسەلەی مۆسیقای کوردیە کردەوە سەردەما تیپی مۆسیقای سلێمانی بە تایبەت تیپی مۆسیقای مەولەوی ئەمانەوە چەندین هۆنەرمەندی تریش بەڕاستی لە ناو شاری سلێمانیە کە بەرگری لە کۆمەڵی شتەکەی تۆ و ناسنامەی نەتەوایەتی خۆت ئەبێ بپارێزی ئەبێ هونەرێت تۆمار پێشکەشکەی تا سەرێسقان کوردی بێ بیرمان لەوە کردەوە بۆ
تۆ بەرامبەر ڕژێمێک ئەوەستی کە ئەو هەیە تعریبت کە ئەوەیە هوەرەکەت نێڵێ ئەوەیە تۆ بۆ هوەرەکەت عەرەبی بێت هوەرەکەت واتە تۆ لە ڕەگ و ڕیشەوە دەربکات و کولتورەکەت تێک بدا ئەمجا تۆ هوەرمەند شەڕی ئەوە ئەکا بەرگری لەوە ئەکا ئەوەی کە مامۆستا حەمید نێرگس وتوێتی زۆر ڕاستە ینی هونەرمەندانی پێشمەرگەی شار بۆ هونەرمەندانی پێشمەرگەی دەرەوەش بوون بەڵامی تر وەکو وتم دوای ئەو قۆناغە کە ڕاپەڕین دێتە پێشەوە خەڵق سەربەستە بێت ڕژێمێکی دیکتاتۆر نابێتەوە هینی بۆ بکەیت بەڵام لەگەڵ ئەوەتا ڕۆشنبیریەکی هوەری زۆر گرنگ هەیە کە هونەرمەند هەمیشە بیری لەوە بکاتەوە خۆ تۆ ناتوان نابێ بیر هەر لەوە بکەیتەوە کە تۆ دوژمنە سەرسەختەکەت کە بیری لەوە کردوتەوە هوەرەکەی تۆ بتاوێنێتەوە تۆ لە ڕەگ و ڕیشە دەرهێنێ ئیتر تۆ بەس بەرەنگاری ئەوە بکەیت بەڵام هەموو ئینسانێک جوانە کە خۆی بێت هوەر جوانە کە هوەری کوردی بێت و هوەری دراوسەکانیشت ئەو کاتە ڕێز لە تۆگری کە خۆت بیت ئەنی من کە گۆرانیەک بڵم کابرایشی گۆرانی بێژێکی عەرەب بۆی نەوترێتەوە بزانێت کە ئەمە کوردیە بەڵام ئەگەر گۆرانیەک بڵێم و لاسایی ئاوازەکەی ئەو بێ ئەویش بەچاوێشی ئەوەندە بەر سەیری تۆ ناکاوە ڕاستی واتە من بەلای منەوە گرنگەکەی ئەوەیە کە چۆن نەتەوەی عەرەب هوەری خۆیان پاراستووە ناسنامەی نەتەوایەتی خۆیان پاراستووە لە ڕێگای هوەرەکەی خۆیانەوە تورک ئەو کاری کردووە فارسەکان ئەو کاریان کردووە ئێمەش وەکو نەتەوە بەسەر ئەم نەتەوانەیە دابەشیان کردوین ئەمە ئەرکێکی زۆر نەتەوایەتیە کە تۆش پارێزگاری لە ڕەگ و ڕیشەی هوەری خۆت و ناسنامەی هوەری خۆت بکەی بەڕاستی ئەگەر هوەرمەند ئەو حەقیقەتە نەزانێ واتە هوەرمەندێکی ڕۆشنبیر نییە من کە ئەچمە دەرەوە لە ئەوروپا بۆ نمونە ئەگەر کۆنسێرتێ بکەم کە گۆرانیەک بە کوردی بڵێم ئەو گۆرانیە ئەوروپیەک پرسیارە ئەچێتە پرسیاری ئەبێت لەسەری ئەڵامە هی سەرت بە چ نەتەوەیەکە بەڵام من ئەگەر گۆرانەکە بە ئاوازێکی فارسی یا بە ئاوازێکی تورکیا بە ئاوازێکی عەرەبی بخوێنم ئەو هەر من بە بەشێک لەوانە بینێ لەبەرەوە ڕۆشنبیری هوەرمەند زۆر گرنگە کە ڕاستە هوەر جوانە خۆ من وەکو هوەرمەندێک گوێ لە هەموو هوەری نەتەوەکانی کاگرم و خۆششم ئەوێن بەڵام بە جوانی خۆیانەوە بەڵێ من بۆن ناگوێ لە شەجەریانە گرم گوێ لە گۆرانی بێژە گەورەکانی تووشیا گرم گۆرانی بێژە عەرەبەکانە گرم بەڵام نامێ بم بەوان ئەمێ خۆم بم ئەمێ کورد بم بەڕاستی هوەرێکی کوردی پێشکەشکەم ئەوان جوانن وەکو نەتەوەی خۆیان منش جوانم وەکو نەتەوەی خۆم لەبەرەوە وەکو وتم دووبارە یەکەمەوە ئێمە من وەکو هوەرمەندێک دژی هیچ نەتەوەیەک نیم هەموو نەتەوەکانم خۆشەوێ هوەری هەموو نەتەوەکانم خۆشەیە بەڵام نامێ بتوێمەوە لەناو هوەری ئەوانە ئەمێ خۆم بم من ڕەگ و ڕیشەکەم وەکو چۆن داربەڕوویەک شاخەکانی کوردستان بۆ داربەڕووە جوانە ئێمە شوابین باشە ئەی ئەمە بەرەو کوێمان ئەبات کە خۆشبەختانە کەم بووەتەوە ئەو کاتە کە دەست پێکرا بۆ شەپۆلە هاتن پرسیاریان لە من کردوتیان ڕاستیە بەرامبەر ئەوە وەڵامێکم ماوتم شەپۆلێکە تێئەپەڕێ موشکیلە نییە من دڵنیام لەوەی کە هوەری ڕاست هوەری جوان جێگای خۆی ئەگرێتەوە و هیچ هوەرێک ئەگەر بێت و لەسەر بنەمای کۆپیکردنی نەتەوەکانی تر دروست ببێت بەرگەی هوەری ڕاست و جوانی نەتەوەی خۆت ناگرێن لەبەرەوە ئەوەی کە سەرکەوتووە ئەوەی کە ماوەتەوە ئەو کەسانن کە پایامەکەی عەلیمەردانی نەمر و محەممەد ساڵح دیلانی نەمر و محەممەدی ماملەی و حەسەن زیرەک و سێوە و محەممەد عارف جەزراوی و ئەو هوەرمەندە گەورانە ئێمە ئەو سەرچاوە گەورانەمان هەیە بۆ پایامەکانی ئەوان نەگەیەنین بۆچی من دیبێم لاسایی هوەرمەندێکی فارسی بکەمەوە عەرەبی بکەمەوە یا تورکی بکەمەوە وەکو گەنجێک هەوڵ بدەم ئەو پەیامی ئەوان بگەێنم و لەسەر و ئەوەشەوە ئیزافەی خۆم هەبێت شتێکم هەبێ بنیاتی نەم لەسەری بەڵام ئەم زیادەیەشم هەیە لەسەر ئەو کارە جوانانەی ئەوان منی شتێک فێر بووم
ئەمەش زیادەکەی منە بەڵام هەتاکو بۆم کرێ لە ڕەگ و ڕێشەی حەسی نەتەواتی کەم نکاتەوە. هەمووی ئەمانە بن بە دەریایەک، هەمووی ئەوانە بن بە دەریایەک وە دڵنیاش بەلەوەی کە هەر ئەو شتە جوانە نامێننەوە. ئەوەکو وتم ئەوانە شەپۆلێکە دێو ئاڕواتی ئەپەڕێ و ئێستاش تەماشاکە وردە وردە نەماوە کەم بۆتەوە. دڵی سەوزم لە زاردی تۆ دەلەرزێ، لە زاردی تۆ گەرم بۆ تۆ دەلەرزێ، لە دووریدا وەکو ئاهوی گیرا لە ناودا لە دووریدا وەکو
شەو بۆ دەنازێ مامۆستا ئێستا ئەبینم هونەرمەندان کەمتر خۆیان لە مەقاموتن دەدەن هەرتا جیلی ئێوە هاتووە کە خۆتان بە مەقام و ماندوو کرێ مەقاموت بەڵام ئێستا مەقام کەمە جەنابەت کە سیدێکت بڵاو کردەوە لە مەقاماتی کوردی بادەی گوڵڕنگ بڵێ بادەی گوڵڕنگ ئەوەی شەڵاوی شتریشی بە دواوەیە هێنی یەکەمە بەرجی یەکەمێتی ئەمە ناتوانین بڵین فلانە هونەرمەند بۆ نایڵێ فلانە هونەرمەند بۆ مەقام نایڵێ ئەوانە نا بەڵام ئایا ئێوە وەک هونەرمەندانی گەورە بیرتان لەوە کردووەتەوە کە شارەزای مەقاماتی کوردین کە خانەی مەقامات یانێ مەقاماتێک دابنن بۆ ئەوەی ئەوان گەنجانەی کە ئەیانەوێ فێری گۆرانی بن لە بنەما مەقامەکان فێر بن مەقامی کوردی چۆنە چڕەن چۆنا چۆن دەست پێکەن هەرچەنەوە جنابەتەوە هونەرمەندانی تر بە تەجروبە لە مامۆستا عەلی مەردان و سێوە و تایر تۆفیق و ساڵح دیلان و کورتە مەقامەکانی حەسەن زیری و قەتارەکانی حەمیم ماملی و مەقامەکانی سەید عەلی ئەسغەر و فێر بوون ئەمانە فێر بکەن فێربوون من ناتوانم مؤسسەیە دابنێم نایە بنێم فێربوونی مەقامات کەسانی تر هەن با بڵێن لە کەرکووک بنکەی مەقاماتی کوردی هەیە گەنجە چێ فێرە بێت بەڵێ ئەوە هەوڵێکی زۆر زۆر باشە بەڕاستی لە لای خۆمەوە کە من دێم شیتاڵی مەقاماتی کوردی یەکەمەوە بزانم مامەسایەکی گەورەی وەکو عەلی مەردان چۆن ئایەشی وتۆ چۆن خاوکەر و قەتارێکی وتۆ چۆن ئەڵڵاوێسیەشی وتۆ چۆن خورشیدیەشی وتۆ ئەمانە کە بنەما گەورەکانی مەقاماتی کوردین و تایبەتی ناوچەی گەرمیانەوە ڕاستی کە شیتاڵی ئەوانە کەم و هەڵەدەم لەگەڵ شعری شاعیرانە بیان گونجێن و دووبارەی بکەمەوە بە شێوازێکی جوان و بیر لۆ بکەمەوە لە داهاتوان نوتەکانی بنووسێت و ئەمانە خۆی لە خۆیان ئەبێتە سەرچاوەیەک بۆ ئەوەی نەسلی داهاتووی کورد گەنجی داهاتووی کورد وردە وردە خۆی فێرکا بەڕاستی خۆشیان ئەبێ هیلاکەن بەڕاستی خۆ هیلاکردنە من کە دانیشم لە ماڵەوە با بڵێن ڕۆژێک لە بەیانی سەعاتنەوە هەتاکو سەعات 5 ئێوارە 6 ئێوارە بە دیار مەقامێکی عەلی مەردانەوە هەندێک جار هەیە گریانم دێن هەندێک شت ئەڵێن بن بۆم ناوترێ هەوڵەدەم هەر دووبارەی کاتەوە و گوێی لێ بگرمەوە و دووبارەی کاتەوە و دووبارەی کەمەوە خۆم فێرەکەم بە ئەو گەنجەش خۆی فێرکە ئەمە ئەرکی هونەرمەندە گەر بێ بەبێ بە هونەرمەندێ بەڕاستی لەبەرەوە من کە ئەو کارم کردووە ئامانجی یەکەم ئەوە وەکە با بڵێن مقامی ئەو شارم تیاوەتەوە مقامی ئەڵڵاوێسیم تیاوەتەوە خورشیدیم تیاوەتەوە چوارگام تیاوت ئیزانی چەندین نزیکەی حەوت مقام حەوت مقام و بەستەیەەکە ئەم حەوت مقام و بەستەیە من تیا هیلاک بوو من هەوڵم داوە من فێر بووم تایە ئەمجا هەستاوم بۆ نمونە ماوەی درێژخایەن ساڵی پێچووە 2 ساڵی پێچووە پرۆژە بووە لە ڕێگای گوێگرتنەوە خۆم فێر کردووە بەعودەکە لێم داوە بزانم ئەمە چ تۆنێکە ئەمە چۆن ئەچێتە چ پەردەیەکەوە ئەمانە هەمووی کە لە داهاتووە من شتێک ئامادە کەم بۆنەوەی داهاتوو بەڕاستی داهاتوو بێ گوێ لێ بگرێ بش خۆی فێرکە گوێ لە شارەکانی بگرێ بزانێت شارەکان چۆن وتراوە چۆن دەربڕاوە چۆن خوێندراوە ئەمانە هەمووی هەوڵە بەڕاستی بۆ ئەوەی کە ئێمە کە سپێنێکە ڕۆشتین و ژیانمان بەجێ هێشت شتێک بەجێ بمێنێ بۆ گەنجی داهاتوو و ئەوەش زۆر گرنگە کە ئێمە بیر لۆ بکەینەوە کە هونەری کوردی ئەگەر کەسێک هەوڵی بۆ نەدا وردە وردە لە توانەوەی هەیە ئەبێ کەسانێک بێن چۆن نەتەوەکانی دراوسێمان با بڵێن ئێران چەندین سیدیان هەیە بە شعرەکانەوە
هەموو مقامەکان وتراوە گۆشەکانی وتراوە ڕەدیفەکان هەموو جیاکراوەتەوە هەمویان حازر کردو و گەنجی تازەی ئێرانی فێری ئەو مقامان تورکەکان هەیەن عەرەبەکان هەیەن ئەی کورد بۆ نەیبێ کەواتە هەوڵەکە ئەمە ئەرکی سەرشانی ئەو کەسانەیە کە توانایشان هەیە لاوەی کە من لەوانەیە هەندێک هونەرمەندی کە هەیە توانای ئەوەی نەبێت کە مقامێک بێژێ بەڵام من حورمەت و ڕێزم هەیە بۆ هونەرەکەی بەڵام کە ئەم توانایی من هەبێت بەڕاستی پێویستیشم بە وەخت هەیە کە من نەچم لە دانیشگا دەرس بڵێمەوە و پێویستیم بە کاتێکە کە تەنها خۆم تەرخانکەم بۆ هونەرەکەم تەنها تەرخانی کەم بۆ ئەوەی کە لە داهاتووە نەسلێک کە دێت ئیسفادە لە ئەو تەجربەیە من بکە پێم خۆش بوو باسێک لەسەر بەرهەمەکانی خۆت بکەی کۆمەڵی کەس یارمەتیان کردووی ئاوازیان بۆ داناوی و بۆ خۆت هەوڵی زۆرت داوە کە ئەو ئاوازانەی ئەیچڕی بەڕاستی تام و بۆن و بەرامەی ئەم نیشتمانە خۆشەویستەی لێبێ ئەمە چۆنە لای جنابەت ڕاستێکی من لە سەرەتا ئەو 10 ساڵی کە باسم کرد پشتم بە هونەرمەندانی ترە بەست هەتاکو خۆم فێری مۆسیقا کرد واتە زۆربەی زۆری ئەو ئاوازانی کە وتم ئاوازی سەلاح ڕۆف مامۆستا سەلاح ڕۆف مامۆستا ئەمە قەرداغی مامۆستا خالی سەرکار مامۆستا دلێر ئیبراهیم کاغەمگین فەرەج ئەمانە ئەو فترانە ئەو ماوەیە من ئاوازی ئەو کەسانە وتووە لە ساڵی 1989 یەکەم ئاوازم دانا بڵم بۆ زۆڵف ڕۆی جانان نانگری دوای ئەوەی کە خۆم فێری ئامێری عود کرد ئیتر کە چوومە ئەوروپا لە ساڵی 1991 ئیتر وردە خۆم ئاوازم بۆ خۆم دانا ئەو کاتە کاسێتی بیرتانەکەم زۆربەی زۆری ئاوازەکانی خۆمە هەندێک ئاوازی کاک ڕزگار ئیسماعیل بوو و بەرهەمەکانی دوای ئەوە بەرهەمی ڕاست ئەلبۆمی ڕاست ئەلبۆمی شەوی یەڵدا شنەیبا تافگێک لە عیشق بەرهەمەکانی کە لەگەڵ هونەرمەندان کامکاران وتومەوە وەفایی ئەم شەو خاتوونی لێ دەرکەیت ئەوانە هەمووی ئاوازەکانی خۆم ئەو ئەلبۆمانی کە باسم کردم زۆربەی زۆری ئاوازی خۆم بوون ئەو شعرانی کە ئێستاش کە ئاوازێکم بۆ دێنێ شەرتەکەمەوەی کە من بە شعرەکە ڕازی بم هەر کەسێک ئاوازێکم بۆ دێنێ ئەبێ من بە شعرەکەی ڕازی بم شعرەکە لەگەڵ ڕۆحما بگونجێ هەر بۆیەشە هەمیشە حەزەکەم ئاوازی خۆم بڵێمەوە هەرچەند پرسیارەکان نادام دڵم بچڕێنم باسی کامکارەکانت کرد جنابەت لەگەڵ کامکارەکان کۆنسەرتێکت هەبوو لە تاران بەڵێ پێم خۆشە بە کورتی باسێکەوە بگەی ئاشنای خۆت لەگەڵ کامکارەکان کەوانە بەڕاستی جێشانازین و سپاس بۆ گڵکۆی پیرۆزی باوکی کامکارەکان مامۆستا حەسەنی کامکار کە ئەو مناڵانەی پەروەردە کرد و ئەو ڕۆژانازینەتەوەی کوردن کامکاران هونەرمەندن بە مانای کەلیمە هونەرمەندن بەڕاستی هونەرمەندن ئەتوانن بڵێن هونەرمەندی جیهانین تۆ هەرچ پایتەختێکی ئەوروپا بگەڕێی باس لە هونەری کوردی بکە یەکسەر کامکاران ناوی ئەوان دێنن بە هەموو ئەوروپایە گەڕاون بە هەموو دنیاە گەڕاون کۆنسەرتیان کردووە و هونەری کوردیشان پێشکەش کردووە ئەگەر هونەرێکی بەشێکیان فارسی بێ بەشەکەی تریان بەجلی کوردیەوە چون هونەری کوردیان پێشکەش کردووە بە دەفەکەی مامۆستا بیژەن کامکار و بە عودەکەی مامۆستا ئەرسەلان و بە سنتورەکەی ئەردەوان و ئیتر ئەمانە هەمووی بە کەمانچەکەی ئەردەشیر هەمانە گەوهریان لێ ئەبارێ بەڕاستی ناسینی من بۆ ئەوان فێری زۆر شتی کردم یەکەم بەرهەمم ئەم شەو بوو کە ئاوازەکانم بۆ ناردن بەڕاستی دوای 6 مانگ یەکسەر وەڵامیان داوتیان وەرە دەنگ بخەرە سەر ئاوازەکان ئاهەنگەکان یعنی ئیشیان زۆر مەزبوطە ئیشیان زۆر ڕێک و پێکە و ڕەوانە بەڕاستی من هەمیشە فەخریان پێواکەم هەمیشە فەخر بۆ واکەم کە ڕۆژە لە ڕۆژان توانی من لەگەڵ کامکاران کار بکەم هەر سەرکەوتوو بی و دەرمانی شەر بەردەوام بن و سەرکەوتوو بن
بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست مامۆستا عەدنان کەریم تا هونەرمەندێکی تر و تا دیدارێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن. زۆر سوپاس مامۆستا گیان. زۆر سوپاس چاوەکەمی قوربانێ. دەستی ئێوەش خۆش. وەکوونەیکون کونا جەرگم لە تاو هیجرانی تۆ بۆیە بە سۆزینەی دەسووتێم و بە ناغمەینەی دەناڵێنێم وەکوونەیکون کونا جەرگم لە تاو هیجرانی تۆ بۆیە بە سۆزینەی دەسووتێم و بە ناغمەینەی دەناڵێنێ ئەمانەی موتریبی مەجلیس بە حەقی تاری ڕوحانی بەڵا بێ ناغمەکەی سازت کە ئاوی ئاوری هیجرانە ئەمانەی موتریبی مەجلیس بە حەقی تاری ڕوحانی بەڵا بێ ناغمەکەی سازت کە ئاوی ئاوری هیجرانە ئەتۆی ڕوحەکەم ساقی ئەتۆی عومرەکەم متریب پەیاپەی لێ دەچەنگونەی دەمادەم بێنە پەیمانە بە تیری غەمزە بم لاوێنەوە زوڵفم لە گەردەنکە بەسەر هاتوومە مەیدانت بەدڵ بۆت بوومە نیشانە بە تیری غەمزە بم لاوێنەوە زوڵفم لە گەردەنکە بەسەر هاتوومە مەیدانت بەدڵ بۆت بوومە نیشانە دەمێکی مەست و بیمارم دەمێک بێهۆش و هوشیارم چ کەس نازانێ دەردی من مەگەر ئەو چاوە کاڵانە هەناسەی عاشقان بانەوەتگرێ بێمێروەتی تاکەی بترسێ ئەی گوڵی نازک بەدەن لەو بای زریانە ئەگەر زوڵفت وەکو من عاشقی ڕووی تۆ نییە بۆچی سەراپاتێک چوان کەوتۆ تەبەر پێت دەست و داوانە وەفایی بۆ گوڵێکی سەر و باڵاشێ تووشەیدایە وەکو قومری دەناڵێنێ وەکو بولبول غەزەل خوانە
وەفایی بوو گوڵێکی سەر و باڵاشێ تووشەیدایە وەکو قومری دەناڵێنێ وەکو بولبول غەزەل خوانە